حي على الفلاح. ئەوەتانێ پێغەمبەر یعقوب سەلامی خوای لەسەر بێ کاتێک داوا و ئومێد و ڕەجای ئەوەی هەیە یوسفی بۆ بگەڕێتەوە ئەڵێ فالله خەیر حافظا وهو ئەرحەم الراحمین. بەڕاستی پەروەردگار حافظە، چاودێرە، بەڕاستی خوای گەورە ئەتوانێت چاودێر بێ و ئێمە بپارێزیە و ئێمە دوور خاتەوە لە خراپە و لە بەدڕەوشتی، لە فیتنە و فەساد، لە بەڵاو موسیبەت، لە ناخۆشی و نەخۆشی، لە بەرزی و هەڵدێت. بۆیە پێغەمبەری گیان عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکە ئەم دیمەنەی زۆر بۆمان بەجوای نەقڵ کردووە. ئەفەرمێ احفظ الله يحفظك، احفظ الله تجهده تجاهك، تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة. پێغەمبەریانە فەرمێ خوا بپارێزە، خوا تو ئەپارێزێ. من بەچی خوا بپارێزم؟ بەوەی کە ئاگام لە نوێژەکانم بێ، بەوەی ئاگام لە چاوم بێ، بەوەی ئاگام لە زمانم بێ، بەوەی ئاگام لە گوێم بێ. بەچی ئاگام لە چاوم بێ؟ سەیری حرامی پێ نەکەم، جاسوسی و مراقەبەی لەسەر خەڵک پێ نەکەم. بەچی ئاگام لە زمانم بێ؟ پەرژین بێ لە مەجلیس و مەقامەکەمان درۆی پێ نەکەم، غەیبەتی پێ نەکەم، قسەی ناحەقی پێ نەکەم، شایەتی بوهتان و زووری پێ نەدەم. بەچی ئاگام لە گوێم بێ؟ نێڵم هەموو شتێک ئەم گوێی لێ بگرێ، نێڵم ئەم گوێیە بە هەموو شتێک وەرگرێ، فیلتەری بۆ دانم، مەجلیسی درۆ تەرکەم، مەجلیسی غەیبەت تەرکەم، مەجلیسی گۆرانی و ڕەشبەڵەکی حرام و نابەجێ تەرکەم. بەمانە من ئەی پارێزم، بەمانە من خۆم پاراستۆ اینجا خوا منیش ئەپارێزێ. جا پێغەمبەر لە ئاخیرا معادلەکەمان بۆ ڕوونەکاتەوە ئەفەرمێت تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة. لە کاتی خۆشی و لە کاتی سەیران و لە کاتی فەرحەت و لە کاتی بەختەوەری و لە کاتی قیممەت و دەسەڵات و پارە زۆریدا خوا بناسە. لێت تێک نەچێ لەوێ خوا لەبیر کەی بڵێ تەواو تازە بەخوا من کەس بە من ناوێت، بەخوا تازە کەس ناتوانێ بەرامبەر ئێمە بکۆکێ، ئێمە تەواو وابووین بە دەوڵەت. ئەگەر ئەم ئیعتیمادە لەسەر ئەوەی خۆمان بکەین، لەسەر ئەو چەک و هێز و دەسەڵاتەی کە هەتا لەسەر ئەو پارە حرامەی کە پەیات کردووە، بەرگەی شەو ڕۆژێ ناگری وەکو بینیمان. ئەی چی بکەم؟ ئەبێ بڵێم خوایە خۆت معینم بی، حافظ تۆی، حەفیظ تۆی، چاودێر و پارێزگار هەر تۆی. پێش ئەوەی من خۆم بدەم بەدەستی ئینسانەکانەوە، بەدەستی هێز و دەسەڵاتی حزب و گروپ و لایەن و پارە و بوجە و ئەمەوە، خۆم تەسلیمی خواکەم. ئەمە معادلەیەکە هەتا ڕۆژی قیامەت ناگۆڕێ. لە کاتی شوێنەیە خوا بناسە، لە کاتی ناخۆشیە خوا دێ بەهاناتەوە. ئەگەر لە کاتی شوێنەیە من هەر باوەڕم بۆ وجودی خوا نەبێ، خۆ ئێمە هیچمان نەبوو، هەر هیچمان نەبوو، هەڵسا بوون دژایەتی خۆمانە کرد، هەر هیچمان نەبوو، هیچ جارێک هیچمان لێوە دیار نەبوو. بەم ڕۆژگارە خەڵکمانەیە سەر شاشە جنێی بەخوادا، جنێی بە پێغەمبەرەدا، ئیهانەی بە مینبەرە کرد، بە میحرابە کرد، بە سیواکە کرد، بە حیجابە کرد، بە دینە کرد، بە قورئانە کرد، بە خوا کرد. تۆ چیت هەیە جارێ وا هاتووی دژایەتی خواکەی؟ خوا یەک زلەی لێ داین هەتا ماوی لە بیرمان نەچێ، با بێنەوە ئاگامان لە خۆمان بێن، نەخەڵەتی دژایەتی خوا بکەین. ئەگە قەرارە تۆ مسلمانی، ئەگە مسلمانیتەوە خوا بەڕەڵاتەکە پەرژی بێ لە مەجلیس و مەقامەکەمان، حەقی نییە بەسەرتەوە چیەکەی بۆ خۆت بکە، بەڵام قیامەتت هەیە. بەڵام تۆڵێ مسلمانم لەلاوە دژایەتی خواکەی، ئەوە نیفاق و دووڕوویە، خوا قبوڵی ناکا، عقوبەت بۆ ئەنێرێ. ئەمە معادلەیەکە تا ڕۆژی قیامەت ناگۆڕێ.